بیسەرانی ڕوودا و خوا بازارتان بە ئەم جارە باسی پەرسەندنەکانی بازاری دراوەکەین لە هەرمی کوردستان و لە عێراق دیسان و شەپۆلێکی ناجیژیری لە نرخی دینار لە بەرامبەر دۆلارە هاتەوە پێشەوە. هەوڵەدەم پێ بەپێ هەنگاو بە هەنگاو ئەو هەڵە گشتی ڕاستکەینەوە کە ئەڵین دۆلار دابازی دۆلار بەرز بووە، دینار هەڵبەز و دابەزەکە و حکوومەتی عێراق بەرپرسە لە دۆلار، بەرپرس نییە لە دۆلار بەڵکو بەرپرسە لە دینار و ئەو دەتوانێت بەرز و نزمی بە دینار کا، بەس ناتوانێت هیچ بەرز و نزمیەک بە دۆلار بکات. ئێستا کە قسەی تیاکەین لەم کاتەکە قساکەین 100 دۆلار لە سەروی 162,000 دینارەوە لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان مامەڵی پێوە دەکرێت. لە دوامین قسەوە دەست پێ دەکەم کە گوتەپێژی حکوومەتی عێراق باسی لەوە کرد، ئەڵێ ئەگەر بانکەکان و کۆمپانیاکان ئاوا بەو جۆرە یاری بە دینار و دۆلارەوە بکەن، با بڵین هۆکاری ناجێژیری بازار من ئەوە ئێمە خۆمان ڕاستەوخۆ دۆلارە فرۆشین و ئەمە قسەیەکی نوێ، ینی پێویست بە وەسیت و نێوەنگیر ناکە. هەر هاوڵاتێکی بە شەرەف، هەر هاو نیشتیمانیەک، هەر بازرگانێک پێویستی بە دۆلاریا بە دینارە، ئێمە خۆمان دەیدەینێ. ئەمە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز کاک محمود بابان لێکۆڵەر لە ناوەندی لەکۆینەوە ڕوودا و توێژینەوەیکی زۆر باشی شیامەرە کرد. کاک محمود زۆر بە خێر بێی. زۆر قسەی تاو نەکراومان هەبوو لە تەلەڤیزیۆن کە کردمان لە پۆدکاستە تەواویەکەین. حکوومەتی عێراق ئەم دۆلاری کە بەدەستێتی ئەبێ ئاوا دەست بکاتەوە بەشکم ئەمریکا خواب بکە دۆلاری باتێ، جا بە کاش بیان بە حواڵە بێ. پێشتر هەر سێ مانگ جارێک 2 ملیار و 500 میلیۆن دۆلار بە فڕۆکە لە ئەمریکاوە دەهات بۆ عێراق بە کاش، و ئەم 2 ملیار و 500 میلیۆنە بە 5 فڕۆکە هات، هەر فڕۆکەی 500 میلیۆن دۆلاری تیا بۆ بۆ جۆرە پرۆسی کاشەکەم بەبەستە جگە لە حواڵە. ئەو پارەی کە دێت بۆ عێراق دۆلارەکە ڕاستە دۆلاری خۆیەتی، ئەمریکا ئەڵێوەکو شیری بەری دایکە پێ و حەڵاڵ بێ، بەڵام بزانین بە کێ فرۆشی. دۆلارەکە ڕاستەوە خۆ نهاتە عێراق، گیرفانی عێراقەوە. بۆ منە ئەڵێن لە مانژی دا عێراق بایی 9 ملیار دۆلار نەوتی فرۆشتووە. 9 ملیارەکە نهاتە گیرفانی عێراق، چێتە قاسەیەک و لێوە دێتەوە. عێراق پشت ئەسوور بە چی ئەم هەڕەشەیە کاڵێ گەروا بێ خۆمان دۆلارتانەینێ، خۆ دۆلاری بە خەڵک ئاڵۆزی دروست ناکات چۆن شۆنی و پرۆسێ یەکێک یەکێک بە دڵنیاییەوە هەم ناسەقامگیری و هەم ئاڵۆزیەکی زیاتر دروستەکە. بەڵام حکوومەتی عێراقی کاتێکم لێدوانە دەدا ئاماژە بەوە دەکا کە ئێستا کە دۆلارە فرۆشی ڕۆژانە بڵێن لە ڕێگەی ئەو پەنجەرەی کە بانقی ناوەندی خاتە ڕوو چ بە حواڵە و چ بە کاش بێ کە بڵاو دەکرێتەوە، کۆمپانیەکان دادەین ئەو بانقانەی باوەڕپێکراون لایەن بانقی ناوەندیەوە لەگەڵ ئەو بازرگانانەی کۆمپانیانەی دراوە. ئەم دوو کەسە ڕۆژانە تەقدیم دەکەن، دەڵێن ئێمە پێویستمان بە ئەوەندە دۆلارەیە، بە ئەوەندە دۆلارێ بۆ حواڵەکردنیان بە کاش بۆ ناو بازار بۆ ئەم فرۆشیار و کڕیارانەی کە لە عێراقا مامەڵەکەن چی بازرگانی نێ. ئێستا ئەو هەڕەشەی ئەو کردی حکوومەتی عێراقی کردی بەڕاستەوە خۆ بە ئەم بانقانەی وت، ئەم بانقانەی کۆکی وەکو هەڕەشە سەیری بکە، یعنی بۆچی هەڕەشەیە مەسەڵەن من پێم وایە هەڕەشەیە، بزانم تۆ بۆچی پێت وایە. یەکەمیان لەبەرەوەی ئەگەر سەیری راپۆرتەکانی وەزارەتی دارایی عێراقی بکەین تا کۆتایی مانگی هەشت نزیکی 1.9 تریلیۆن 1.9 تریلیۆن یعنی 1 تریلیۆن و 900 میلیارد دینار زیانی بەرکەوتووە. بۆچی زیانی بەرکەوتووە؟ لەم ئاڵوگۆڕی کە دانراوە لەو نرخە جیاوازی و نرخی کە لە نێوان بانکی ناوەندی و بازار هەیە 1 تریلیۆن و 900 میلیارد تۆ دەگیرفانی کۆمەڵێک کەسەوە، دروستە؟ کۆمەڵێک بانکەوە، لە کۆمەڵێ بانک و ئەو کۆمپانیانەی دراوە. ئەم 1.9 تریلیۆنە دینارە کە ڕۆشتە بانکەوە لە کاتێکا نابێ ئەم شتا بێت، چونکە دەبێت ئەو پارەی کە دەی فرۆشێت حکوومەتی عێراقی بانقی ناوەندی ڕۆژانە کە دەڵێ 1300 دینار دەیدا بە کۆمپانیەکان بە کۆمپانیەکانی ئاڵگۆڕی دراو، ئەوە بە کاش و بە حواڵەوە تریلیۆن و 900 میلیارد یا بەس کاش بە کۆی ئاڵکۆی پرۆسە. بەس باشە ئەو هەموو پارەیە خۆ هەمووی نەچۆتە، با بڵێن بانکی ناوەندی بە 132 فرۆشێ بەوان بە 131 ئەوان بە 132 بیفرۆشن، خۆ هەمووی نایان بە 162 یعنی جیاوازی 132 بە 160 و ئاکا بڵێن تریلیۆن و 900 میلیارد. ئەوان هەر پارێکیان وەرگرتووە فرۆشیانە بە 160,000 نەنە معنی ئەوە نییە بڵێ من ئەو داتا و پرسیارێکی زۆر بەجێ دروستە، بەڵام من ئەوەم لا نییە، بەڵام ئەوەی کە حکوومەتی عێراقی بڵاوی کردوێتەوە چاوەڕوانی کردووە لە ئاڵۆگۆڕی بڵین دۆلار دراوەکانە پارەی دەست بکەوێت لەوکو داهاتی وڵاتەکە لە بوجا دایناوە، بەڵام بەعکسەوە بە ماینەس دایناوە لە کۆی داهاتەکانیە دەڵێ بگرە نەک داهاتم لێوە دەست داینا بۆ داهاتە بۆ خۆی بۆ گیرفانی خۆی بگەڕێتەوە، بەڵام داین بەڵام 1.9 داوە لە حەقە کە زیاتر بووە لەو گۆڕانکاریانێک هەبوو. جا ئەوەی کە پەیوەستە بۆ منە ئەم کۆمپانیانە و ئەم بانقانش خۆی لە حکوومەتی عێراقی بڵێن 1300 دیناری داناوە، کاتێک کە دۆلارەکە دێتەوە 1310 بانقی ناوەندی دەیکڕێتەوە بۆ خۆی
لە دەیداتەوە بە حکومەتی عێراق کاتێ دەیدا بە بانقەکان بۆی بیدەن بە خەڵکی بن بە 1350 دەیدا 5 نایتریش بانقان بیخەنە سەری تا دەگاتە بڵین ئەو بازرگان ئەو کەسە لە هەر دۆلارێکە لە هەر دۆلارەکە یعنی 20 دینارە بێت جیاوازیەکە بێ باش لە ماوەی ڕابردووشتا توانراوە بڵین لە نزیکی ئەو داتانەی لە 2010 بۆ 2023 کۆمان کردوەوە توانراوە ئەم بڵین ئەم ڕەنجە ڕابگیرێ 20 دینار بووە 16 دینار بووە تێکڕای جیاوازیەکە 30 دینار بووە 40 دینار بووە بەپێی بارودۆخەکە توانراوە بڵین هاوسەنگێک ڕاگیری بەڵام لە سەرەتای ئەم ساڵەوە جیاوازیەکە زۆر یەکسەر بڵێن زۆر بەرز دەبێت ڕابۆ 100 دینار 150 دینار مانگی ڕابردوو گەیشتە 297 دینار بۆ $1 بۆ دلار ینی 9700 دینار جیاوازینەوە نرخی بانکی ناوەندی و بازار بووە من پێشتر لەگەڵ بە پرسانی بانکی ناوەندی قسەم کردو ئەوانەیان ڕێژەی جیاوازی نێوان بانکی ناوەندی و بازار ئەگەر لە 4 بێ ئاسایی 1 تا 4 ئاسایی ینی ئەگەر $100 بە 146 بوو بێ بووی بە 152 ئاسایە لەوە زیاتر کێشەیە بەڵام ئێستا لە 4 دەرپەڕی و دەرچووە ینی لە 115 و 16 و حەڤە و بەرەوژووری جیاوازینەوە نرخی بازار ئەوەیە بەڵام یعنی مەبەستم ئەوەیە بە کۆی گشتی ئەم دۆلارە لە بەردەستی حکوومەتی عێراقانیە بە ئاسانی تەخشان و پەخشانی پێ بکە ئاوا ئەو نێوەندانەی کە هەن لە بانکن یا لە کۆمپانیاکان ئەگەر نەیە بە بانک و کۆمپانیاکان خۆی بیا بە هاوڵاتیان و بازرگانان ڕەنگە کۆنتترۆلی بازاری دۆلار لە دەست بە و ئەوە ئەمریکا تووڕە بکە چونکە ئەمریکا کێشەی لەوانیە تۆ پارە زۆر خەرجەکە یانە ئەمریکا وش دەستەواژەیەشیە لاست هاند دەستی کۆتایی ئەم پارێگاتە کێ لە ئەخیرە پارەی خۆتە ئەم دۆلارێ هی منە و من پارێزەری دۆلارم لە کونجوکە لەبەری گردونە ئەمێ بزانم ئەخیر کەسکیەکە و دۆلاری پێکە من نامەوێت دۆلاری عێراقی ببینم لە بازارەکانی ڤێتنام بینیوانە لە بازارەکانی تاران لە سووریا لە رووسیا زیاتر لە 10 وڵاتەیە کە ئەمریکا بەلایەوە دروست نییە دۆلارەکەی بچێتە ئەو شوێنانەوە و نابێ بچێ ئەگەر حکوومەتی عێراق ئەمە بکە خۆی ڕاستە و خۆبیا بە خەڵک بەڕاستی ئەو ڕێوشۆنانی کە چەندێکە تونکراوە ئەو ڕیسابێتەوە بە خوری تۆ لەکوێ لەگەڵ 7 بانکە مامەڵە بکەی لەکوێ لەگەڵ زیاتر لە 25 بۆ 30 ملیۆن کەس مامەڵە بکەی کە ئەیانێت حەزیان بە کڕینی دۆلارە بەتەکی بەس ئەوە یەک خاڵ ینی وەکو سەرتاش ئاماژەمان بێگرت وەکو هەڕەشەیەک لەو بانقانە و لەو کۆمبینانە کردیان ینی بۆی بۆنە تا ڕادەیەک بتوانن ئەوانیش هاوکاری حکوومەتی عێراقی بن کە جیاوازیەکە زۆر زیاتر نەبێت باش بەڵام ئەوەی کە تۆ زۆر جوان ڕوون کردەوە ئەمریکا دەڵێ ڕاستە دۆلاری خۆتە نەوتە فرۆشتۆ و لە 2023 ئێمە ڕێکەوتن کراوە لە 16 ئۆکتۆبری 2004 ئێمە یاسای بانکی ناوەندیمان پەسەند کردووە لەو کاتەوە بڵین مامەڵەی دینار بدانراوە بە دۆلاری 1970 دیناردانراوە کە سەرەتا 1450 دینار بوو دوای 1970 دیناری بەڵام ئێسش ئەم نرخەی کە ئێستا دانراوە کۆی ئەم پرۆسانە بەڵام دەبێ وەکو تۆ ئاماژە بێکرد ئەو وڵاتانی من سزام لەسەردا نابێت دۆلاریان بۆ لە کاتێکە عێراق مامەڵی لەگەڵ ئەم وڵاتانە هەیە بە تایبەتیشێکی لە وڵاتە سەرەکیەکان و هاوسەیەکی و سنوورێکی هاوبەشی گەورەیە و هاوردەکارێکی زۆر زۆریشە ئەوەی کێشەی بۆ عێراق دروست کردووە پێشتریش لە گفتوگەکانی سەرەتایە دەیانوت بە ینی وەزارەتی گەنجینەی ئەمریکا بە عێراقەکانی وتە بازرگانی بکە لەگەڵ ئێرانە هیچ کێشێکی دیانە بەڵام بازرگانی دەبێت لاسەنگێت بە سلوکەت هاوسەنگی تایە بەڵام ئەو شتێک بۆ تۆ دەنێت دەبێت تۆ شتێک بۆ بنێتەوە دوجار ژمارەکان ئاڵوگۆڕ بکرێت نەک تۆ هەموو جارێک تۆ بەرهەمێ بۆ ئێران بنێرە بەرهەمێکیشی لێ وەرگرە نە پارە بالەو بەینانە بێ ینی وەکو شمەک بە شمەکی لێبێت بەڕاستی کاک مەحموود لە توێژینەکەتانە شتێکیان باس کردووە کە من حەزەکەم بە نقورچێ لەو بابەتەش بدەین ئەوەیە کە بازاری دراو هەم ناجێژیرە و هەم دینار نزمیش ینی ئێمە ئێستا دوو کێشەمانەیە و گۆمەکە تا بێ قوڵە بێتەوە ماوەیەک ئەو بوو کە دینار ناجێژیر بوو تاوان ساڵانێکی زۆر دیناری عێراقی زۆر ئەو کۆنکرێتە نقەی ناکرۆک و دیناری ئوردونی و دیناری کۆیتی لێ هاتبوو جوڵەی بە فرەیمیش جوڵەی ناکرد بەڵام ئەم ماوەیە زۆر جوڵەکە و زۆریش نزمە بێتەوە جوڵەکەی بە ئاراسی نزم بوونەوە شایە ینی هەر یەک لە یەک خراپترە کە نزمە بێتەوە مانای وایە تۆشت بە گرانە کڕی کە ناجێژیرە بێ ئەوەندەی دیکە ئاڵۆزیش دروستەکەی لە بازارەکانە بەڕاستی من حەزەکەم گفتووەکەمانە بەردەوام بێ داوای دوو قاوەی تاڵەکەم هاوشێوەی قسەکانمان کە تاڵە با قاوەکەش خوار تاڵ بێ بەس تاڵی قاوە خۆشە و قسەکان ئەگەر ئەمانە حقیقەتن حقەتی شەر تاڵە ینی کە باسەکەن ینی زۆر باشە داوا لاوکارانمانەکەن ئازیز کێشین دوو
قاوەمان بۆ بێن کاک مەحموود حەزی لە قاوەیە جام بەناوی تۆ قساکەم خۆم حەزم لێتی بەناوی تۆ داوای باشە نۆشێ بێ شەڵاکە هات بەڵێ ڕوودا و یەکەمی بێڕکابەرە لە هەموو شتێکە تەنیا لە هەواڵ و زانیاریانی لە زۆر شتی تریشایە لە شتی باشەوە بەسمە ئەجا قسەکە زانین چی کاک مەحموود یعنی بانکی ناوەندی بە کاش و بە حواڵە دۆلار خاتە ڕوو ڕاستیەکەی دۆلار نافرۆشێ بانکی ناوەندی لە ئابوووریە ئەم شتە جای تریش باسمان کردووە ئەوە باسی قاوامان کرد قاوە هات ئەڵێ الطلب يخلق العرض يعني چی يعني خواست خستنە ڕوو دیارەکە باشە يعني ئەمە چییە لە بانکی ناوەندی ئەمە ڕوویاوە یعنی کاتێک کە بانکی ناوەندی هەڵێ ئەمڕۆ 200 میلیۆن دلارم فرۆشتووە با بڵێن ئەو نەیخسۆتە بازاڕ و بڵێ خەڵکی نەوەرن لێم بکڕن ئەوە داواکاری ئێمە واتە دیماند سەپلای دیارەکە دەست خۆش قوربان هەر بژیت یعنی بەبەستم چییە لە قسەیە بانکی ناوەندی لە ماوەی دەمانجی ڕابردووە 8 ملیار و 200 میلیۆن دلاری بە کاش فرۆشتووە یعنی لە دەمانجی 22 هەمان ماوە 7 ملیار و 600 میلیۆنی فرۆشتووە یعنی زیاتر لە 630 میلیۆن دلار کاش زیاتر فرۆشراوە یعنی ئەم دەمانگە 600 میلیۆن دلار زیاتر بەدەست خەڵکەوە بینراوە بە بەراورد بە ساڵی ڕابردوو بەڵام ئەبوایە دۆلار نزم بووە دینار بەرز بووە بۆ ئەمە ڕووینەیە بەڵام دیوەکەی تر چییە حواڵەکردن حواڵە ساڵی لە دەمانگی ڕابردووی 2022 35 ملیار دلار بە حواڵەکردن ڕۆشتووە چونکە ئەو یاسا توندەی دەمانگی 2022 ئەو سیستم و 2022 چەند حواڵە فرۆشراوە 35 43 میلیارد دلار گشتیە هینەکەی بەڵە باشە 35 میلیارد و 400 میلیۆن دلار حواڵەیە بەڵام لە 2023 بسنوۆیە 5 میلیاری کەمترە یعنی ڕاستە لەلایەکەوە حکوومەت دەستی شل کردووە لە کاشە 600 میلیۆنە بەڵام لەولاوە لەلایەکەوە 600 میلیۆن زیاترە بەڵام لەلایەکەوە 5,000 میلیۆن کەمترە یعنی 5 میلیارەکە باشە دۆلار هەر دۆلارە من ڕام وایە چی وای کردووە کە کاشەکە زۆرتر بێ حواڵە کەم بێ لە عێراق خواستە سەر دۆلار هەر زۆرە بەڵام ڕێگەکانی گەیشتن بە کاش تۆ گەشتیاربی سەفەرکەی ئەتوانی وەریگری ئاسانترە وەک لە حواڵەکە ڕێگەکانی گەیشتن بە کاش تۆ 3,000 دلار وەرەگری زۆر توند نییە بە بەراورد بە حواڵەیە کە تۆ داوای 5 میلیۆن دلارەکەی بۆیە وای کردو حواڵەکە کەمتر بێ وە کاشەکە زۆر بێ ینی خاڵەتریش ینی بڵین زیادی کەین بۆ سەر خاڵەکەی تۆ ئەوەیە کە ئەم ئینەی حواڵەکردن کەم بووەتەوە کاش زیاد بووە پەیوەستە بە ئەو ڕێکارانی کە تۆ وتی بۆ ناوخۆ بڵین بۆ گەشتیار بێ بۆ حواڵەکن بۆ دەرەبێ دوو پەیوەستکردنی سیستمی بانقی عێراقە بە سویس بانکەوە بە ستانداردی نێودەوڵەتیەوە ئەمە خاڵێکی سەرەکیە ئەو ڕێکارانی پێشتر کە گیراونەتە بەر کە کۆمپانیایەک داوای کردووە بۆ بازرگانێک حواڵی پارە بکە بۆ دەرەوە ئێستا پێشتر بڵین بە وەرەقە کراوە و گەرنتی وەرگیراوە هەر حکومەتی بانقی ناوەندی خۆی جوابی داوەتەوە ئێستا ئەم سیستمە ئۆنلاینە یعنی دەبیندێت بڵین بانقی ڕەشید داوای 50 میلیۆنەکە گواستنەوەی حواڵە بۆ کۆمپانیای زێت بۆ ئەڵمانیا بچی هاوردە کردووە سیارەی هاوردە کردووە دیارە ینی بەس پێشتر ئەم سیستمە نەبوو ئەم جیاوازتر بوو لەم سیستم بۆیە دەبینین حواڵەکردن ئەم ڕێکارە تۆ دویش دیار دەبێت ئێستا عێراق بەو قۆناغا دەڕۆ ینی بۆ ئەوەی زیاتر ڕوونی کەینەوە خەڵک وا دەزانێت ئەم هەلەی کە ئێستا دەتوانێت بڵین 2000 وەرگێ بۆ سەفەرکردن 3,000 دلار بەڵێ 3,000 دلاری وەرگێ بۆ 5,000 بوو گۆڕانکای 7,000 بوو کرا بە دواتە کرایەوە بە سێ باشە 3,000 دلار وەرگێ دوو خاڵێتر دەتوانێت بۆ نمونە لە مانگیەکە بڵین نزیکی دەفتەرێک 13 میلیۆن دینار حواڵە بکە بۆ دەرەوە بۆ FIB کە ویزا دایرێکتی هەیە بانقەکانی تریش زۆر بە ئاسی حواڵە بۆ زین کاش و زۆری تر هەیە باشە ئەمە ئەمانە دەتوان ئەم شتانە بکەن ئەمە هاوڵاتی عێراقی بەڵام پێشتر خۆ من هەر سیستمێکی دوور و درێژە ینی چەندین ساڵە ئێمە حواڵە بۆ سیستمی حواڵە کە ئەم سیستمی حواڵە زۆر سادەیەوە لە دەرەوەی هەموو سیستمێکی بڵین دارایی و زانیاری و ئینی بانقیایە لێرە دەچێتە بازار زۆر بۆ ئەم سیستمە
حواڵەیە بڵین ناو ئەوی بازار کە لە دوکانەکان و سینگەکان ڕۆدا دێتە لای دەڵێ من دەفتەرێک دەنێرم بۆ ئەڵمانیا دەڵێ زۆر باش من بۆ دەنێرم بە کەمترین کات و بە تێچووی کەمتر و بەڕێکارێکی زۆر ئاسانتریش لەوەی کە بچیتە بانقێک و لەکوێ تێناوە و چی وەکەیت و بۆچی دەینێری بەڵام عێراق دەیەوێت ئێستا خەڵک فێریەوە بێ با بە هەرزانیش دەستی کرد جیاوازێکی زۆر گەورە بەڵام خەڵکەکە دەزانرێت من پارەم بۆ بەریتانیا نردووە بۆ کێم نردووە بۆچی نردوێتی دوش لێ لی دەپرسن ئەم پارەت بڵاتە سەر حساب ئەم کەسە لێرە چی کردووە ڕاستە بۆیە ئەمانە هەمووی وای کردووە من دەمێ بگەمەوە خاڵی کە بڵێم چوونە دەرەوەی دۆلار زۆر ئاسان بێ بەڕێکار یاسایی باش دروست هات نەناوەیشی زۆر قورس بێ چونکە بۆ نمونە ئەگەر یەکێک لە بەریتانیاوە دۆلارێک بۆ من بنێرێ لێرە بچمە بانخۆریگرم دەڵێ بە 1300 لە بازارە بە دروستە 600 ئەم جیاوازیش وای کردووە بەڵام کۆی پرۆسەکە بەرەو ئارەسە بن کە دۆلار بزانرێت چۆن جوڵەی پێکراوە ئەمە زۆر گرنگ من لە چەند ڕۆژ ڕابردووە ئەومان ڕوون کردەوە کە ئێستا حەزەکەم بەبیری خەڵکی بێنینەوە کە بۆچی هاتنەوەی دۆلار قورس بووە یعنی پێشتر پرۆسەکە وابوو بازرگان ئەمە بەڵگەیە لە بەردەستی خەزیانەی ئەمریکا کە سەرکۆنی بانکی ناوەندی عێراقی کردووە بە سەرکۆنی بانکەکانی کردووە بازرگانێک لە عێراق چۆن نەزانێ خوا هەیە وەکو ڕۆژی ڕووناک ئەیزانێ کە ئەم حواڵەی ڕەتەکرێتەوە ئەچوو 13 ملیۆن دیناری بر بۆ بانک ئەویت بۆم حواڵەکە بۆم بنێرە باشە ئەی بۆم بنێرە ئەمیش ئەینار بۆ منە هندستان کە 13 ملیۆنەکەی لە بانک دانا ئەم 13 ملیۆن ئەبوو بە 10,000 دلار یعنی 13 ملیۆن و 200,000 دینار ئەبوو بە 10,000 دلار ئیتر لە دیناری نەما بوو بە دۆلار بانکەکە ئەم 10,000 دلاری حواڵا کرد بۆ کۆمپانیایەک لە هەندستان بەڵام ئەو کۆمپانیایە یان ئەو وڵاتە باوادا بنین یا کۆمپانیاکە یا شخصێکی لە کۆمپانیاکە لە بلاک لیستا بووە نابێت مامەڵی لەگەڵا بکرێ کەسەکەی عێراق سوورە زانێم کەسێک کە پارەکەی بۆ نێرێ جاری پاک نییە سیستمی سویفت نایخوێنێتەوە لە بیگەڕێنەرەوە ئەم پارێ نابێ بگاتە دەستی لە مەحموودەوە نابێ بگاتە دەستی محەممەد چکە محەممەد لای ئێمە بلاک لیستە لە لیستی ڕەشە یا سزای لەسرە پارەکەم بۆ ئەگەڕایەوە کە بۆ مەگەڕایەوە بانکەکە تەلەفۆنیانە کرد بۆ مەحموود کاک مەحموود وەرە 10,000ەکە وەرگرەوە چونکە حواڵەکەت ڕەفزە ئەم پرۆسێ چەندی پێچوو 3 ڕۆژ هەفتەیەک 2 هەفتە تا 18 ڕۆژ تۆ بە 18 ڕۆژ 13 ملیۆنت بۆ ئەبوو بە 16 ملیۆن لە ماوەی 18 ڕۆژە لە هەر دەفتەرە دۆلارێک تۆ 3 ملیۆن دینار قازانج دەکرد ئەمە زۆرەکە ینی وای کرد کە دەرکەوێت زۆرێک لە خەڵک ئەمە وەکو فێڵ بەکارێنن بۆی حواڵی پێچەوانە قەدەغەکرا پارە لە دەرەوە نێتە ناوە ئەوە بۆ دەرەوەش کاشێخ ئەگەر ئینم دەی لە لێرە بوورە ڕامگرتی بۆ چوونە دەرەوەش خەڵکی ئێستا عێراق فێر بڵین لە عێراق و لارێمی کوردستانە سەفەریان دەکرد کارتی بانقەکانیان دەبر لەوێ ATM و لە iOS-ەکانیان بڵێن دەری دێنا بڵێن تر مەترسی و ڕیسەکانی لێک بدەوە کە ئەم جیاوازیە ئێستا ئەوانیان کۆنتترۆل کردو زۆر کەس لەو کەسانی کە ئەو کاریان کردووە بانیان کردوون لە 100 کۆنتترۆل نەکرا بەس باشوانی بڵێن من دەڵێم کۆنتترۆلکراوە بۆ نمونە لە هەموو ATM و لە هەموو iOS و لە هەموو شتێک نایخوێنێتەوە ئەمەیەکێکە لە ڕێکارەکانی کە بڵێن کۆنتترۆل کراوە کۆنتترۆلکردن کاتێ دەڵێن بە تەواوینیانی بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەم کەسەی کە سەفەری دەکرد و ئەم پارەی عێراقی دەگۆڕیەوە ئێستا چون چیان کردووە ئەوە چون کڕینی کاڵا چون بڵێن مۆبایلی ئایفۆنەوەوانە بۆ چووکە بۆ منە لە هەر مۆبایلەکە کە بای دەوەڕقەیە لە هەرێکیانە بڵێن نزیکی $100 جیاواسی دەکەوت کە دێ هاوردۆ لێرەش بەو نرخە بیفرۆشێتەوە یعنی بڵێن بە $100 کەمتریش لە نرخە گشتەکەی بدایەت ئەو کەسە هەر قازانجی دەکرد چکە لە لەوێ لە دۆلار و دینارەکە قازانجی خۆی وەرگرت بووە لە نەکە ئێستا کۆی ئەمانەی سە بانقان گەشتن مەسەلەن من لە دەرەوە گەشتم کڕی بێ بانک مەکە دەڵێ ڕسێپتی ئەو شتانە بێنەکە کڕیوتە کە تۆ سەفەری دەرەوەت کردو ڕاست کە ئەم سینەی بۆ دەبم وەکێک لەو کۆمپانیا من یانی ئەو زانیاران بینم کردبوو یەک لە کۆمپانیەکان ڕسیپتی کۆمپانیانەوە خۆیەکەی خۆی بردبووە بڵێنێکێک لەو بانقانە پێی وتبوو ئێمە ئەو ڕسیپتە دەڵێن کە تۆ لە دوبەی لە ئیستانبول وەرەگرتووە نەکەوەی کە وەسلی کۆمپانیاکەی خۆت بۆیە ئاینەکەی بانک کراوە ئێستا بەرەو پرۆسەیەتر دەڕۆ حکومەتی عێراقی بۆ تاو کۆنتترۆلکردن چوونە دەرەوەی ئەم بانقانە مەحموود ستیق سەفەری تورکیای نەکردووە سەفەری ئیماراتی نەکردووە بەڵام کارت بانقی مەحموود ستیق لێ بەکارێنراوە
ئەم ئەگەر ببەسرێتەوە دەتوانرێت بۆ نمونە باندی ینی بڵین سزای من بدات بە سەفەرکردن بۆ دەرەوە یان بڵین لە ئینتەرناشنال سویس بانکە جارێتر ئەم ناو و ئەم آیدی و ئەم پاسپۆرتە بینی لێوە مەترسیەکی تریشە زۆر باشە. ئێستا ئێمە شتێکمان بۆ دەرکەوت ئەو قسەمان بۆ دەرکەوت کە بانکی ناوەندیاڵێت پارە لە ئەمریکاوە هەردێت و هەر بەردەوامە قسەکە ڕاستە دێت بە سوق و جاران نییەوە تا بە ژێرەی بەداڵەچوونەکانی ئەوە 5 ملیار دلار کەمتر هاتووە ینی 500,000 دەفتەر دلار قمبلیارێک 100,000 دەفتەرە لە ماوەی دەمانگە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵی ڕابردوو 500,000 دەفتەر دلار کەمتر هاتووە کەواتە هەموو ئەو داواکاریانی بازرگانان داوایان کردو بۆ دۆلار بۆی دەستیان کوێ هەمووی پەسەند نەکراوە بەشێکی زۆی ڕەت کراوەوە یەک شتی دیکە کە باسی کەین تەوەرێکی دیکە کە ڕەنگە زۆر کاتیشمان نەمابێ ئەمان زۆر باسکەین زۆر گرنگە ئەویشەوەیە ساڵی داهاتوو حکوومەت عێراق قەول و بەڕیاری داوەکە هین کات مامەڵە بە دۆلار لە بازارەکانە نەیاڵێت ئەو هەمووی بکات بە دینار و کاشیش کەم کاتەوە مامەڵەکردن بە کاش ئەمەوێت تۆ باسی ئەوم بۆ بکەی ئێمە لە عێراقا چۆن ژێرخانی بانشیمان هێندە بەهێزە بتوانین پشکەینە کاش ڕووکەینە دیجیتال بانشین ئەمە یەک دووهەم ئێمە لەگەڵ چین لەگەڵ دووبەی لەگەڵ ئیمارات لەگەڵ چوزانم لەگەڵ ئەڵمانیا کاڵا هێنین ئەتوانی لە ڕێگەی سیستمی سویفتەوە بە بانک بینێرین بەڵام ئێمە 1400 کیلۆمەتر سنووری هاوبەشمان لەگەڵ ئێرانە هەیە بەگشتی 1800 کیلۆمەتر سنووری هاوبەشمان لەگەڵ ئێران و تووشیا هەیە کاک محەممەد بای 10 ملیار دلار کاڵاوشت و مەکل ماست و ماستا و لە ئێرانەوە کڕین جگە لە کارەبا و غاز ئەوە لە ئەکاونتێکی لە TBI ئێمە ئەم پارەیە سەرۆکی ژووری بازرگانی ئێران عێراق بە شخصی خۆمی گوت لە ناو ڕوودا و بۆ ڕوودا و قسەی کردوە کە لە 170 بۆ 80 بەرەو ژووری ئەو مامەڵانە کە هەیە بە دۆلارە ئێمە بای 10 ملیار دلار کاڵاوشت و مەک لە ئێرانە کڕین لەم دقیقە من تۆ قسەی تیاکەین 75,000 خوێندکاری عێراقی لە ئێرانە خوێنن بای 3 ملیار دلار ساڵانە گەشتیار پارە ئەبات بۆ ئێران جا بۆ سیاحەتە چن بۆ پزیشکە چن گەشتیاری تەندروستیان کەیف و سەفایە هەر شتێکە خۆ ناتوانانی ڕێگری بکەیلەوەی خەڵک 1,000 دلار 2,000 دلار لە گیرفانیەتی ئێمە ئەو 10 ملیار دلار دەین بە ئێران بە چی دین مەگەر بە کاش نایدەین بە حواڵە نادرێت لە بەرەوەی ئینی لەسەر بەچی پارە بین بە ئێران بڵین شتان لێ ناکڕین لەم ڕۆژانە بەرپرسێکی گەورەی باشی وتی پێویست ناکەمەش لە ئێران کڕین بەس تۆ ناتوانیت ئێمە لەگەڵ ئەمری 1000 جارم شتم و 2010 جایتر شێڵێمە واساییە ئەمریکا لەگەڵ مەکسیکا سنوورێکی هاوبەشی هەیە بۆی کۆنتترۆل ناکرێت 99 قەمەر سەناعیشی هەیە ئێمە چۆن ناتوانین عێراق دەیان سنووری فەرمی و نافەرمیمان لەگەڵ ئێرانە قوڵایەکی مێژووی کەلتوریمان هەیە ئەتوانێت عێراق ئەمە بکات من لە پرسیاری یەکەمەوە ئەگەر بینەکەی لەوەی ئینی بانقی لە عێراقا بڵین خۆی مێژوێکی زۆر کۆنی هەیە عێراق کە گەڕێتەوە بۆ 1932 چی لە چیە سیستمی بانقی باڵێ کە دوای ئەوە بۆ نمونە لە 1950 ئاوەکە و نۆش کرد چۆنە باش بوو لە ئاستی وەسفەکە تا بوو ئاستی وەسفەکە بۆ قاوەی قەزوان نۆش بینینی بانکەکە یعنی بڵین لە 1932 دەستپیەکە دوایکە لە 1950 دەگۆڕێ لە 1946 بانقی کشت و کاڵی بازرگانی دامەزرێنێ بانقی ئەلڕافیدین دامەزرێنێ دوایکە دێ ئەم بانقانە دەبێت بە CBI لە 2023 وە ڕابتەکرێتەوە بە دۆلار بەگەر پێش تانەوە پێنجیش ینی پێش 2023 30,000 دیناری عراقی یەک بڵین $1 بووە دوایکە بڵین لە 2004ەوە 1450 دیناردانرێ بەرامبەر دیناری بەرامبەر $1 بەڵام من باسی یەک شت بکەم ئەوەی کە عێراق دەتوانێت لەو کاشە بڵین ڕزگاری بێ و بیکا بە دیجیتاڵی من چەندەن داتایەکی بانقی جیهانیم کۆ کردووەتەوە کە 2010 راپۆرتەکەی بڵاو کردەوە لەسەری قسەکە لە تا بەشەکرد بێوت 30,000 دیناری عێراقی $1 مەبەست چی بوو لەو قسەیە مەبەست پێش 2004 بۆی سزاکانەوە دیناری چاپکراوی عراقی کە حکوومەتی عراقی کۆن ڕژێمی بڵین بەعز خۆی چاپی دەکرد بەو شکڵە بوو بەڵام نیویان گەڕاندۆ باکەی ئێستا خەریکە دووبارە بڵین ئەو ناجێگیرێ ئەگەر بەراوردی بکەین بەپێی داتاکانی بانکی جیهانی 23% هاوڵاتیانی عراقی بڵێن تەنانەت نەکە هەموو هاوڵاتیەک یعنی گەنجەکانی عراقی ئەدۆڵتس دەڵێ کە
ئەکاونت بانکانێ شێواڵێ ئەمە بانکی جیهانی باڵە راپۆرتەکەی 2010 دێت بەراورد بە وڵاتانی سعودیە 72% لە گەنجی سعودیە ینی این چۆن لە 1970 گەنجە سعودیەکان بڵێن ئەدۆڵس ئەوانەی کە باڵە بەڵێ 72% ئەکاونت بانکانێ بەڵە بڵێ ینی ژماری بانکیان هەژماری بانکی باشە بەڵام لە عێراق 23% لە ئیمارات 88% لە تورکیا 69% لە ئێران 94% تۆ سەری ئەم جیاوازیە بکە ئەمە ڕاستە بانکمان زۆرە بەڵام ژماری ئەو خەڵکانەی کە ئەژماری بانکیانەیە زۆر کە من لە عێراق چەند بوو؟ عێراق 23% بەڵام بەگشتی وازانم 5.3 ئەوە نییە ئەوە بۆ 100,000 کەس لە هەر 100,000 کەسێک لە عێراقا 5 کەس ئەژماری بانشی لەم ناوچەیە ئێران بەرزترینە کە 30 کەس ڕاستە بە دوایدا هەرچەندە بانکەکانیان کەمترە لە ئێمە ئیجازە من ئەوە گەر دەرفەتم بدەی بۆ نمونە لە عێراقا 74 بانقەیە 7 بانقی دەوڵەتە باڵێ 53 بانقی ئەهلیە 14 بانقی بڵین برانچیان نوێنەرایەتی بانقەت نێو دەوڵەتەکان ئەگەر کۆمپە بڵین بەراوردی کەینەوە بانک لە وڵاتانی ئەو وڵاتانی کە باسمان کرد داتاکانی ماخستە ڕوو لە سعودیا 24 بانقەیە لە کۆیتە 11 بانقەیە لە ئیماراتە 53 بانقەیە بەراورد بە عێراق بۆ نمونە ئیمارات 53 بانقی هەیە بەڵام 88% خەڵکەکەی پایتەختی دارایی خۆرڵاتی ناوەڕاست یعنی هەرچی سیستمی دارایی ئەوانە هەیەتەوە ئیمارات 53 بانکی هەیە عێراق 74 بانکی هەیە ئەم 74 حوتیان بانکی حکومیە ئەو ما باقێکی دیکەی بانکی تایبەت و نێودەوڵەتیە بەڵام زۆر ینی چۆن جاران لە کۆڵانێکا یەک کەس مێک ماڵ تەلەفۆنی هەبوو یان 2 ماڵ تەلەڤیزیۆنی ملەوەنی هەبوو ئێستا شەروایە ژمارەوانی کە بانک ئەکاونتیان هەیە ژماریان زۆر کەوە مەگەر ئەژماری من وابکات لە هەرێمی کوردستاندا وەنیە جا ئەوە کێشەیەکیش لێرەک لێرایە باسی هەژماری منت کرد لەوانەیە لە دوو خولەکمان هەڵبین قسەکانمان کورتی کەمەوە قسەکان وەکو آیکیوی عراقی لێبێ ئەو کاردێک کە لە 2017 بانقی ناوەندی عراق بڵای کردەوە موچەی موشەخۆرانی بە کار دەدا بەڵام لە باتیەوەی مەسەلەن بۆنە بیبە بەرەو سیستمێکی دیجیتاڵی و ئەلکترۆنی چی لێ هات ژمارە ئەو شوێنانی کە کاشی پوینتی ئۆفکاش ینی شوێنی دەرێنانی پارەکەی زیاتر کرد لە جیاتی ئەوەی ئەو شوێنانە زیاد کا لە خزمەتگوزارەکانی مەطعەم و ڕێستۆرانت و دوکان و کاڵاوشانە QR بەدا بوو بە سیستمێک بەڵام ئاسانێکی کردەوە کە خەڵک بە کاشۆری نەگرت دەچوە ئەو شوێنانە وەری دەگرێت ئەمەی یعنی لە عێراقا کرا بە کارت بەڵام لەبەری ئەوەی کاتێک کەسێکە چێ نانێکە خوات بە کارت پارەکە بە ئەم کەسە لەبری ئەوەی شوێنەکانی بانک دیجیتال بانکین زیاد بکەن هاتن ئەو شوێنانیان زیاتر کە چۆن ئەم پارەی پێ بکەیتەوە بە کاش دەگەی چۆن ینی ئێمە وەکوات و ئیمێلە بۆ کەسێ بنێری خۆشی لەگەڵ ئیمێلەکە بچی بووی بخوێنیتەوە وەنیە ڕێ بۆ لایشی پێ بڵێ ئەو ئیمێلە بەدەست گەیشتووە جاران باوی بووە فڵان کەسیان خەتی زۆر ناخۆشە خۆی لەگەڵ نامەکە چوو نامەکەشی بۆ کەسەکە خوێندەوە ئێستا تۆ هیچ نەگۆڕاوە پارەکە چۆتە ناو کارتێکەوە دوایچی ئەم کارتە لە شوێنێکیتەوە بە کاش و دیسانەوە ڕایەکێشیتەوە حەزەکەم یەک سەرنجی کۆتاییم پێ بڵێ بەم پێوەرە بێت من ئەمە ڕەئی منە تۆ توانی بڵێ وانە ئەتوانی بڵێ وایە خۆتەزانی من ڕام وایە ئەگەر حکوومەت ساڵی داهاتوو بڵێ هەرچی مامەڵەی کەم بە کاش بە دیجیتاڵی و بە دینار تامان لەگەڵ بە پرسانی بانکیان زۆر قسەم کردو ئەڵێن ئەمە شتێک نییە بە شەو ڕۆژێ بکرێت ئەمە نان نێبی بە تەنورا و دەری بێنی زۆری پێچێ زۆری تێچێ من ڕام وایە ئالۆزیکی دیکە بەڕێوەیە و خەڵک هەوڵ بەن دەستکاری دۆلارەکانیان نەکەن و ئەوە وا لە خەڵکەکە خەڵک پارەکانە لە بانکدا نەنێن نەوەک من $10,000 لە بانقا بێسبێنە بانک بڵێ بەڵسەر چاو بەس بە 132 ئەدەمەوە ئەو ترسە دروست ناکە بە دڵنیایی لەکوێ یاری لەکوێ نەیاری لەگەڵ قسەکەم من لە گشتی هاوڕام لەوەی کە دۆلار بێ لەوەی کە ناجێگیریەک بەڕێوە بێ لەوەی کە جێبەجێ بکات چونکە کێشەکە لەوێ نییە کە مامەڵەکردن لە عێراقا بە دۆلار بێ لە ناوخۆیان من یەک نمونە کۆتایی پێ بێنم و گەر بە کورتی هاوڵاتیەک یا کۆمپانیایە کە لە دەرەوە کار بۆ نێودوڵەتی دەکات هاوڵاتێکی بیانی عراقیە دۆلار دیتە سەر ژماری کۆمپانیاکە ئەم دەیدات بە کارمەندەکەی یعنی هیچ هینێکیتیان نیە هیچ زونەرێکیتیان نیە تو ئەم دۆلاری کۆمپانیاکە بڵێ من دەیکەمەوە بە دینار بوت
تۆ بە دینار بیدە بە کارمەندەکە کارمەندە بیانیەکە بڵێ من دووبارە چمە بە وڵاتی خۆم سەفەرەکەمەوە زەحمەت نییە بۆم کەرەوە بە دۆلارێک لە وڵاتی خۆم دۆلارەکە ڕاکە ئەمە هیچ شینێکی تیانە کێشەکە لێرانیە کێشەکە لەو وایە کە بازرگانانی دراو لە بازاڕەکانە و بەش هەوڵەتە بیانە دوای داوا بکاتەوە بیکاتەوە بە دۆلار بووی لەکوێ داواکاتەوە کوچی داوایەکاتەوە لە بانکی ناوەندی دووبارەکە بڵێن چکە پارەی خۆی بووە دەتوانێت کۆ ویزە داوانە بڵێ ماگانە ڕای پێشێتەوە کە بەستۆ لەم پرۆسەیە کۆمپانیەکە بێ نزیکی 1 بۆ تا 3% بدات بۆ ئەم گۆڕانکاری دۆلارە بۆ دینارە اینجا هاوڵاتیەکە ئەمیش 1 لەسەر 1 تا 3% تر بەم پارە بدە ینی 6% ینی لە $100 $6 بم پرۆسی بەس ئەو ترسەش دوورسەکە لای خەڵک کە بۆ نمونە کەسێک $500 لە بانکا بێ یان کۆمپانیایەک $1,000,000 لە بانقا بێ دەری بێنێتەوە نەوەک سبەینە بانک بڵێ کاکە جان من ئەدەمەوە دۆلاری خۆتە بەس بۆ نەبووە تشکێنمەوە ماوەی ڕابردوویش لە زۆربەی بانکانە بینیمان خەڵکێکی زۆر ڕۆیی بە هەر جۆرێک بوو بەر شێوێک بێ سەرڕای دڵنیاکەوتی دۆلارەکەم بدەرەوە چونکە متمانەکەم کرد لاست لوک سەرنجی کۆتایی ئەوەیە کە بڕیاری جێژیکردنی دینار و دۆلار بڕیارێک نییە حکوومەت لە سەوەرەقە بیدات ینی پێشتریش بانکی ناوەندی توێتی ئەبێت هەرچی دامەزراوەکانی حکوومەتی هاوکاریمان کرد وەزارەتی ناوخۆ گومرگەکان بازرگانی پیشەسازی یعنی ئەبێ وەزارەتی بازرگانی چۆن پیشەسازی چۆن هاوکاری بانکی ناوەندی بکە بێ کاڵاو شتومەک زۆر بەرهەم بێنێ ئەوەندە هاوردەکاری و زۆر نەبێ هەتاوەکو عێراق وڵاتێکی هاوردەکار بێ ساڵانە بای 55 بۆ $7 ملیار کاڵاو شتومەک هاوردە بکە ئەبێ ئەو دەسە بخاتە پشتەسەری باسی ئەو بکە نرخی دینار بەرز بێت و دۆلار نزم بەڕاستی یەک خەڵزیات کەم بۆ ئەم دابەزاندنی بڵین بای دۆلارە بەرامبەر دینار لە 1450 بۆ 1300 دینار دووبارە ئەو هەوڵی کەم کردەوە کە لە عێراق بتوانرێ بەرهەمی ناوخۆی بکرێت کە بەراورد بە وڵاتانی دراوسێ بەهای ڤالیوی دینارەکەی زیاتر بەرز کردەوە بۆیە هێنانی کاڵایەک لە تورکیا و لە ئێرانەوە زۆر ئەرزانتم کەی لە ناوخۆ دروستە تۆ دینارێکی بەقوتی پێە هانی هاوڵاتیانی خۆ دەدەی زیاتر شت بکڕن چونکە توانێت لە هەرزانتر بیکڕێ هەرچەنە هەڵاوسان لە وڵاتانەوەی کردووە کە تۆشت بە هەرزانتر نەکڕی ئەو کراسی بە $10 کڕیتە ئێستش هەر بە $10 کڕی بەڵام یعنی ئێستا تۆ بچی بۆ تورکیا ناتوانانی شت بە هەرزانتر بکڕی چونکە هەڵاوسان هەیە ئەویش بە گرانترە پێتە فرۆشێتەوە محمود بابان لێکۆڵەر لە ناوەندی دیڵقۆنی ڕوودا و زۆر سپاس دەکەم نیسوارێکی زۆرم لە تۆژینەوەتان کرد هەر بژیت کاسبکاران ئێوە مادەم کاسبن حەبیبوڵڵان خۆشەویستی خوان ئەگەر کاسپەکەتان ڕاست و دروست بێ تەراز و بازی نەکەن و بە حەڵاڵیش بکەن هیوادارم بازارگەریەک و بازارچێتێکی زۆر باش و تەندروستکەن خوارزقیشتان بە کێشەی بازارەکانی کوردستان ئەوەیە سەردانکەر زۆرە و کڕیار کەمە چونکە پارەکەم بۆ تۆ پارەکە هەمووی بە قەولی محمود بابان زۆربەی لە ناو بێخەف و سەرین و ناونانی تیری و سەقفی سانەی ماڵەکانایە پارێزراو بێت سەرۆت و سامانتان پێش ئەویش سەر و ژیانتان